سلااوتان لێبێت بەیانیتان باش بە هیوایەوە کە ڕۆژێکی جوان و ئارام بێت بۆ هەمووتان. ئەم ڕۆژ لەگەڵتانە بین لە دەست پێکی ڕۆژە بۆیە حتا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن هەر ئیش و کارێکشتەنێت بەڵام گوێتان دڵتان هە لە لای ئێمە بێ میوانی تایبەتمان هەیە جابا پێش ئەوە سەرکۆ چاکوچۆنیەکەم بەیانێت باشچانی تۆ چۆنیت؟ من لەخوا بە زیابێ باشم یاخوا باش بیت خۆشەویستانی ئێمە سڵاوتان لێبێ و بەیانیتان باش دڵخۆشینە بەیانێش لەگەڵ ئێوەین هیوادارین ئێوەش لەگەڵ ئێمە بن کۆمەڵێک گۆرانی موزیکی جوانمان بۆ ئامادەکردون بێگومان تەوەر و گفتوگوی کەشمانە بێت هیوادارین ئێوەش تەندروستێکی باشتانە بێت بتوانن خۆتان لەگەڵم کەش و هەوایە بگوزێنن ئیتر بەرەو گەرماکەڕێن گەرمای ڕۆژتوین بەڵامی تر گەرمترە بێ و پلەکان زیاتر بەرز ئەبێتەوە بۆیە زۆر گرنگە بە زۆر بەباشی ئاگامان لە تەندروستی خۆمان بێ بۆی کە زۆر جار گەرماکە کاریگەریمان لەسەر بەجێ نێڵێ ئێمە ئەمڕۆ بێگومان کۆمەڵێک میوزیشیان هونەرمەندێکی خۆشەویست کە لە ڕۆژهەڵاتەوە هاتووە لەگەڵمانایە کۆمەڵێ بەرهەمی زۆر جوانمان پێشکەشەکە هەمیشە و تومانە ئەو لایەنە پەیوەندیدارەی کە بۆ نمونە لە نێو پارچەکانی کوردستانەیە زۆر گرنگە ئاڵوگۆڕی میوزیک و گۆرانی و ئاڵوگۆری کللتوری و ئاڵوگۆری تێکەڵبوونمان لەگەڵ یەکترا چ لە ڕۆژهەڵات بۆ باشوور لە باشوور بۆ باکوور لە باکوور بۆ خۆراوە ئەمەوە ئەکا هەماهەنجێک دروستکە کە ئیشەڵڵا هەمیشە هەر تاچێکمانەگەر بە کوردی قسە بکەین و کورد بین ئاواتمانە کوردستانی گەورەیە بکەوێتەوە بتوانین هەمومان بەیەکەوە بشین و ئەوەی کە گرنگی شایمە هەمیشە لەگەڵ هەر بارودۆخێکا بێ خۆمان لەگەڵ گونجاندووە بەڵام هەمیشە ڕێگریش نەبووە لەوەی کە ئەگەر برایەکمان خوشکێکمان لە باکوور بێت یاخود لە ڕۆژهەڵات بێت ئێمە لە بیریکەین نەخێر هەمیشە کەین کە یەکترە بینین وازانین نازانەوەی دار بوو چی بوو یەم داروشتانێ لەوانەیە دێک لە مێرو ئیشەڵڵا هەرگیان لەبەر نەبێ پارچە داروشتیوە ئەدێ باشە خێری پێوە بێ بەر لێ بچینە لای میوانەکەمان ئێمە ئەمڕۆ بە دەرلەوە هەتا هاوکارانم ئامادەیەکەن بن یەک قاپی گەورە هینم هێنا چای سەوز لە شەوە ئاگریش ئاوەکەش گەرمە بەڵام ئاگری شارەکەینەوە خۆمان دوسێ چڵدارەستێنین شەو کە پشتیوان پێویتین وتی لەسەر چای سەوز و ئەو بابەتانە من چەند جۆرێکی زۆر چای سەوزمێنەوە بەڵێ بەڵێ چای نعنا چای کۆمەڵە گوڵی تایبەت ئەوانە دواتر لەگەڵ میوانەکانمانە بزانین حەزیان بە چ جۆرێکی کرد ئەو جۆرە چایان بۆ ئاماداکەین ئەنجا کە من بانی دانەیشانم تاقی کردەوە بەر لێ لێو پرۆگرامەکە چای نعنا بوو نعنا و لیمۆ بەیەکەوە بەڵێ سەحر ڕەنگی زۆر جیاوازە بەڵام تامیشی زۆر خۆشە بۆ ڕەنگی جیاوازە ئەوە کاک بەرزان داینام دواتر ئەچم ئەیهێنم سێریەکەین یان بۆ ئێسانەچم لێنم سێریکەین دەوڵە هەساعسیت کێشە سەرکۆ ئەم بەیانێمان بە سپۆنسەری تۆیە چاکە دەستەکانە خۆش بێت ئامە چاکانە هێناتەوەزانانی و پیاڵە کوپەکانشێن چاکە بخۆن بیرەکیان دوای ئەو هیتفۆنم بۆ چاکە نازانم گلەی بۆ ئەمە سێریکەمە نانایە باش ئەمە ڕێکلام بۆ برندەکانیان نەبێت لە ماڵیشەوە ئەکرێ خۆتان هەر بە سروشتی دروستی بکەنێتەوە تازە بە تازەخیلەوە باشتر باشە ئەمە گوڵێکی تایبەتە گوڵەبەی بوونە گوڵەبەی بوون چەندین جۆریکەی تایە ئەمە ئێڵگریەوە ئەوە هەر چای ئاسایی چای ئاسایی ئەمە چای نعنا و لیمۆیە وەڵا خۆشە ئەمە هەر لیمۆ بەتەنیایە وایە ئەمە هەر یەکە لە وەختی خۆیان بخورێتەوە ئەم گوڵەبەی بوونە هەر زۆر هێورکەرەوەیە هەنێک جار هەیە بێتاقەتێ بین سترێسی مادوویەک بوونێکی هەرەوە میشکێت زۆر بێتاقەتە لەو کاتانە گوڵەبەی بوون ئەگەر بە ئامادەی چونە ئەتاریەکانمان هەیەە لەخوا بەزیابێ هەمووی ئەگەر بە ئامادەی دەستان کەو باشتر ئەگەر هەر لە ماڵەوە لاانێ بۆ شێوە نەتان بوو بە شێوەی چاکیسەیەکان هەتان بوو ئەوەش هەر بەکاربێنن باشە لیمۆ لە ماڵەکانە ئێستا هەیە تازە بە تازە قاشێکی بهێنە بیکەناوینەکەەوە چڵێ نعنای تازە بیشۆرەوە جوان بیکەناوینەکەەوە هەر چاڕەشەکەش کە تۆزێک نعنای تەیەکەی تامی ئەگۆڕێت زۆر زۆر ئەتروبۆنیشی خۆشەکە ڕاستە دواتر ئامادەیەکەی باشە هەر یەکە بە تامەکانی ئێستاش بچینە لای میوانەکانمان باڵێ فەقی زۆر چاڕیان کردین
کاتر بە بینەرانمان بڵێ میوانە خۆشەویستەکانمان کوێیە کە ئەمڕۆواکە بەیانەکەمە زۆر جوانتر بێ مامۆستا عومەر عەبدیمان لەگەڵایە هونەرمەندێکە ساڵەهای ساڵە خزمەتەکات لە بواری گۆرانی وتنا یەخوا هەر بمێنێت تەمەنی درێژ بێت لە نەغەدەوە تەشریفی هێناوە هەروەها هەریەک لە بەڕێزان کاک ڕەحیم بەریاجی و کاک ئالان ڕەفیقمان لەگەڵدایە ئێوەش زۆر بەخێراتن مامۆستا گیان زۆر بەخێر زۆر دڵخۆشین لە یامانی لە کورسات ئێمە هەر لەگەر لە گوێبیست بی لە دەستپێکی قسەکانمان من نەمیشە و تومە ئەگەر یەکەم جارم بێتەوە بینم وازام 10 ساڵێ من تۆ نازم هەمومان هەز بە خۆشەویستی و تێکەڵبوونی یەکترەکە کە تۆش هاتوویتە سلەیمانی یاخوا بەخێر یاخوا بەخێر بێ بۆ کورسات بە غەریب نازانێ ئێرە شەرماڵی خۆمان بە تایبەتی کورسات هەر ماڵی هەمووتانە کاناڵی کورسات دەکەم کە ئێمە بەسەر کردوێتەوە هاتوونە یاخوا بەخێر جا لەو ساڵ مامۆستا سەرکەوت باسی چاکە نێوانە چۆنە پێما بە کورد هەر هەمووی لەگەڵ چا نێوانی خۆشە بەڕێز چۆنی وەکو خۆت حەزل لە چا هەیە بەڵا حەزم لە هەیە لە چای حەزم هەیە زۆر کام جۆرە هەر چاڕەشەکەی خۆمان ئێستا چای سەوزەیە بەخۆی من چای خۆمەوە وەلی زاروباریش لیمۆ ئەو زۆرەی لیمۆ پێ لیمۆی تێکەڵەکە دوایی چای لیمۆ بەسراش هەبێت هەر لیمۆ بەسراش هەنێک کەس هەیە ها لیمۆ بەسرایەکە ئەوە ئەو لیمۆ عمانیەکە لە ڕۆژهەڵات عمانی پێڵەن تۆزێک لە گۆشتەکەی دەرێنە ناو هینەکەی بە شقاوەیەکەی ئەیکەنە ناو چاکە ئەوە هەر لە ڕووی تەندروستیشەوە زۆر ڕۆژێک لە پێڵین سەوڵەکە شقابی ساڵم ئێواران زۆر خۆشە بچیت دووسێک کوڕی گەنجی زۆر باش چایان ئامادە کرد بوو کاگالان دووسێ قۆری شوشەی ڕوشەی ڕۆن دایان نابوت مۆچی و چایانە هیچ ئەوتیەوە چای ئەو لیمۆ بەس بەڵام تم ئەی چۆن ئامادەیەکەن بە هەڵم ئامادەیانە کرد بە هەڵم ئامادە بکرێت باشترە لیمۆکەی تێکوتم دە باش و چایەکم لە وەڵی وتی کاکسەر کۆ ببوورە ئەبێت 2 ساعت بۆ 3 چارەک بۆستی وتم بۆ تیوەسا سێری ماکەی تۆزە ڕەنگیەوە جارێن ماوێتی بە تەنیا خۆی لیمۆ بەسراکان بۆسی هەتا تەواو ڕەنگاتۆ ئێمەی پاڵێوین ئەنجا و خەڵتەکەی و پارچەکانی لێ دەرەکەن دوای چاکە بە پیاڵات ینی چای ڕەشوشتی تێکەڵ نەکردەوە هەر خودی لیمۆ بەسراکە کردووە ئاوی کوڵاتوەکە ئەوش بە هەڵم لەگەڵ لیمۆ بەسرایەکە هەمووی تیا بوو ڕەنگیایە کە تەواو بزانێ خۆی زانێ یەکمانکەی پێکە ئیتر ئەوە پاڵەوێت ئیتر ئەو کاتە چاکە ئاياتە دەسەڵڵاهی ئەوەش بەڵام پێم وابێ بۆ هەموو کەسێک ژلانەیە نەبێ بەسە بۆ نمونە من هەستەکەم کەسانێکە زوو بەرزی پەستانی خوانیان دابەزێ لەوانەیە بۆ ئەمانە گونجاو نەبێ ئێستا هەر چای زەنجەبیل هەیە هەر زەنجەبیلەکە ئاهێنن تێکەڵ بە چایەکەن کۆڵەها ڕۆک هەیە تێکەڵ بە چاس ڕەشەکەیەکان هەر بە تەنیا چای ڕۆکی پێدروستەکەن یەک دنیا جۆری چامانەیە هەر یەکە و سوودی خۆشی هەیە جا مامۆستا باسی کردوتی لەگەڵ چانێوانی خۆشە لێرەش مامۆستا سەعاتی 2 نیوەشە ئەچیتە بە قەولی سەرکۆسە هەڵەکە چای گرمەیان بەدەستەوە باشەکەی لەوێ هەرچەند بەخوا چای ئەو درەنگ وەختە خەویشە زڕێدە سەحر بەر لەوێ بچینە لای کۆمەڵە گفتوگۆ پرسیان لە مامۆسا و چۆن هاتۆتە سلێمانی بۆ ئێمە و بینەرانی جۆما لە بەرهەمێک نەبێت وەڵا باش نییە لبيناي تودا ودمريم
شنەی بەفرایاوی کوێستانێ شنەی نەرمی دارستانێ کوورێکی زۆر فیداکارێم فیلای خاچی کوردستانێ کوردێکی زۆر فیداکارێم فیلای خاچی کوردستانێ لفيناوي توذا ودمرهم أبيني من نواتي من لفيناوي توذا ودمرهم أبيني من نواتي بتنگانه تو نشدیم بسر بسی تو آزادیم بتنگانه تو نشدیم بسر بسی تو آزادیم خوشم دیگه خوشم حتی مردن هایلا یادیم خوشم دیگه خوشم حتی مردن هایلا یادیم قسم بخاچی فیروزه باگری سوری نوروزه حتی ماویم عطفارزیم سرم قلغانا بوزید حتی ماویم عطفارزیم سرم قلغانا بوزید
خوش به یخوا زۆر سپاس یخوا وڵات هەر ئەوان بێت یخوا بەخێر بێ سەرچاو کاکە میرەگەر توانیت ئەم سپیکەرەی لای ئێمە لای تۆ لای ئەوان زۆر باشە دەنگوشە زۆر من لێرە لەبین چم بامە لێرە دوایی دەنگەکە بۆ بەرەمیکە بۆ چاک ئێستا بۆ ئەم بەرهەمەیترەوە چاکەکەن مامۆستا دەنگە خۆش بێ زۆر سپاس مامۆستا چۆن بوو هاتیتە سلەیمانی بۆ ئەم سەفەرەی کە هاتی ئاجارە والله من کە لە ڕۆژهەڵات هاتم لەسەر بانجشتنی مامۆستا دەزای ساس ڕێبەری کۆمەڵی هونەری میلی کوردستان هاتم کۆنسرتێکی بۆ دانام دەستخانی خۆشبێ لە باغی ئیشتی دوایش کە چەند ڕۆژێکا لێرم ئەی بەخێر لێرەش مەمنونی کاناڵی کوردستان دەکەم کەمنی بەسەر کردێتەوە خۆشحاڵی بامادەبوونت گەورەت لە خزمەتاندا بم کوێ تەشریفە بردووە لە ماوەی ئەم چەند ڕۆژە بێگومان گوێمان لە بەرهەمی تری بەڕێستەوە بێ کوێ چووی لە ماوەی ئەم چەند ڕۆژە مامۆستا بە تەمای ئیشەڵا کوێ بڕۆیت بە تەمای لە ئەم چەند ڕۆژە کە هەشتاگە لە سلێمانی بمێنیتەوە سەردانی بکەی وڵای من تقریبان حەوت هەژ ڕۆژێک لێرەم تارخانەوەی خۆب ڕێگاش هاتنیش بڕێک بخۆ دەزانی خەستە و کوفتەی سانماندوو دەبێ لێرە چل جارەوە لێرم نازان بەرنامەکان کوێچی مامۆستا سەردانی کوێت کردو سلەیمانی هەل لێرە مجارە ئەو سەهۆڵەکە کوێت شەوان بردتیان چوومە گەڕاو ناو بازارەکە چوومە وەلی شوێنی تر نەچوومە کە زۆر بەتایی بێت کاتە کاک جەزا شەوان بیبە بۆ سەهۆڵەکە مامۆستا بە دیمەنی سەهۆڵەکە ببینێ ئێوەش لانەیە نەچوبێتەن لەگەڵ مامۆستای بن وایە لەگەڵی ناو شار گەڕاوم وەلی نەمزانێت شوێنەکانم زۆر شارەزانی خۆی سەرکۆ دوێنێش لەگەڵ یەکێ لە هاوڕێیان لە گەشت بوو باسمانە کرد گەشتی یۆنانی کردو شڵا بە خۆشی بڕۆت بە خۆشی بگەڕێتەوە باسمانە کرد ئەو هەنێ شوێن چ بوو زۆر سیر بوو هەنێ بۆ نمونە شوێنی گەشتیاری سەردانی کرد و لە ڕووی نرخەوە گونجاو لە ڕۆی شوێنەوە زۆر خۆش باسی ئەکرد ئێوە هەتاکو چوویتە شوێنە چاوساخن نەبێت جوانەکانی ئەو شوێنە نبینی کە بتوانێت شوێنەکانت بگەڕێنێ ئەسا بۆ نمونە من حەزەکەم بڕۆمە ڕۆژهەڵات بەڵام هەندێ گوند و شار هەیە لەوانەیە من شارەزانی بەس کەسێک لەگەڵا بوو هەر نەک بۆ نمونە مەسەن زۆر دوور بچن هەر تاک و هەولێر بچۆ بۆ ئەوەی کە لە چێشخانەیەک بخۆیت نانەکەت کە بە دڵی تۆ بێت ئەبێ حتمما کەسێکی شارەکەت لەگەڵا بێت یان چەند ساڵێک لێوێ بێت یان کەسێکە دێتە سلێمانیان بۆ نمونە ئەچیتە ڕۆژهەڵات ئەچیتە باکوور باشوور هەر شوێنێک بچیت لە هەر شارێک لە شارێکەوە بۆ شارێکی تر تۆ پێویستە بە چاوسا خەرەوێ ڕاستە جایمە لەگە مامۆستا گفتوگۆکانمان زیاتر بەردەوامی پێین من لێرۆڵم ئەگە برادران لێ کاک بەرزان ئەو پیاڵۆشتی بۆ ئامادە کردوون بەڵام ئەگەرم چای ئامادەکەین بۆ پیاڵانە نابێت کوپی خۆمانەیە کورسار کوپە ڕوونەکان ئەگە پێنج دانەمان بۆ پێشی ئەرک پێشێت هەتا ئاوشتەکە گەرمەکەین و بۆی چاکەش ئامادەکەی مامۆساش بۆ قورچی باشە داوای چایلی مۆی کردوانە مامۆسا چەند گرنگە ئێستا بۆ نمونە کە هاتوویتە سلێمانی چەند گرنگە ئەم هەماهەنگیە هەبێ ینی ئەم تێکەڵبوونە هەبێ ڕۆژهەڵات لەگەڵ باشوور هونەرمەندەکانی کەمان لە باکوور لە ڕۆژ ئاوا ئەگەر ئەم هەماهەنگیە بێ لە بینی میوزیک و گۆرانی و هونەرە تا چەند زیاتر ئێمە توانین پەیوەندیەکانمان تون و تۆڵکەینەوە خۆشترە ئینسان نزیکتر دەبێتەوە ئاشنایی پتر دەبێ و خۆش دەبێت زۆرە پتر نزیک دەبێنەوە لەکتر وایە زۆرجە ئاڵوگۆڕێک ئەبێت هەندێک جار بۆ نمونە هەندێک ژەنیار هەیە لێرە لانێ بتوان لەبێ مەجالیان بە بڕخسە بە پێچەوانەوە فرەتر دەگرێت لێرەدادا دۆستاتی دەبرات مامۆستا با تۆزێ بگەڕینەوە بۆ ئەزمموی بجەنابەت ئەزمونێکی زۆر جوانێ هەیە یەخواتەمە درێژ بۆ بەرکەوتنێکی باشیش هەیە لەگەڵ ئەو هونەرمەندە گەورانەی کە ئێستا لە ژیانە نەماون ڕۆحیان شاد بێت کەوانش کۆمەڵە شاکاریان بوو ئێمە بەجێش تۆ توانینەوە بە شانازی و باسیکەین ئەگەرێکیان بە نمونە بێنینەوە هونەرمەند ماملەیە تۆ تێکەڵبوونت چۆن بۆ لەگەڵ ئەم هونەرمەندانەیە و
گۆرانی وتن چۆن بوو لە لای تۆ هەندێک بەرهەمی ئەویش هەیە کە تۆ وتوتەتەوە پێمان خۆشە باسێکی ئەزمموی خۆتمان بۆ بکەین. وڵای من دەگەڵ هونەرمەندی خۆشەویست نەمر کاک محەممەدی مام لێ دانیشتمان بۆ ینی لە محفلەکانی لەگەڵی بوومە زۆرشم پێ خۆش وەچم گۆرانی لەگەڵ بڵام ئەوە دەمی کە دەمدیت 15 ساڵم سینەمە ئەوە نەبوو گۆرانیشم دەوت ولی خۆ شەرمم دەکرد پێم حەیی بوو مەسەلەن بچم گۆرانی لەگەڵ بڵام دەنا حەزم لێ بوو کە بچم گۆرانی لەگەڵ من دەشم توانی لە قەرەدەم بچم لای پێم شەرم بوو هەر زۆرم حەز لە دەنگی بژ گۆرانەکانی من زۆربەی گۆرانەکانم کە دەڵم ئاتفی گۆرانەکانی کاک محەممەدی مام لێ من باش لەگەڵ گۆرانی بێژی تراچی بەرکەوتنت هەبووە ئیشت کردووە لەگەڵیان کامە هونەرمەندە وەک شیە مەسەلەن ئەوانەیە کە ئێستا لە ژیانە بنیا ڕەبی تەمەند درێژ بن هەمویان لەگەڵ هونەرمەندی ترا هەبووە لە ڕۆژهەڵات لە ئێرە لە هەرێمی کوردستان نەوەڵا بۆ سوورەتەی نەبوو لەگەڵان نەبوومە جا ماشەڵڵا دو ساعتیم هەیە لەگەڵان هەموو ولی خۆ وەکو کار بەیەکەوەتان کردووە ماشەڵڵا و لێبێ 4 ئەلبۆمت هەیە مامۆستا ئێستا ئایا هیچ ئیشێکی تر بەدەستەوە هەیە ڕۆژانە بەچوە سەرقاڵی لە نەغەدا بەخوام ڕۆژانە بڕێک زەمینم هەیە حەرزم هەیە خۆتە تەرخان کردو بۆ بواری باخداری و گۆرانەکانش خوب بەردەوام لەسەر شێرەکان بەردەوام تازاکەیت جەنابەت مەسەلەن 10 ساڵە دووسێ گۆرانی شێری شاعیران خوب دەڵێم وی بە تایبەتی مامەسا جەزا مازەرت خۆم مامەسا نەبەس مەهاباتی شێرەکانی وی دووفات دەکەمەوە زۆر مامۆستا ڕێزم هەیە بووی حەزەکەم تۆزێک باسی نەغەدەمان بۆ بکەی بەس گۆرانیی کەمان پێشکەشکە وابزانم مای کوشتەکەشیان بۆ چاکردی دوای ئەوە باسێکی باش نییە؟ دەی باش فەرموو دەی باش
تو ئاوارە و ڕێسواکرد هەزاران عاشقی وان من هەر تۆ ئاوارە و ڕێسواکرد سيدي غم وعسرد دبالات لدمينت بسيدي غم وعسرد دبالات لدمينت ورا شادم بكاديسان بنازكي سريفا ذات ورا شادم بكاديسان بنازكي سريفا ذات شارك برفاكر هرزاني ويشمع وبانس ثم شارك برفاكر هزاران عشقي واجمن هرتو آوار ورسواكر هزاران عشقي واجمن هرتو آوار ورسواكر لبرسي نازنيني من لبرسي أيلي من دمي شادم دمي غمدين مبها وبلشيني من دمي شادم دمي غمدين مبها وبلشيني من دەنگت هەر خۆش دەستیۆش خۆش دەست و پەنجەت ڕێزم هەیە ئەمن ئەگە دەنگ نەبێت زۆر پێوە ناڕەحەتم ناتوانم گۆرانی بووم هەر دەنگم جوۆری نێ ئێستا باش دەنگەکە بۆ تۆ کاکە میر بەڵام ئێمە بەڕاستی چێژمان وەرگرت دەستیان خۆش بە هاوکاران دڵنیان بینەرانیشمان هەر چێژیان وەرگرتە یەخوا ئەو دەنگە زۆڵاڵە جوانت هەر بمێنێ جا پێشەوەی کە گۆرانیەکە بڵێ بەڕێزت سەرکۆ پرسیاری نەغەدەی لێ کردیت
نەغەدن لە پێرانشا و ئەمانە و نزیکە وای مامۆستا نەغەدە کەوتۆتە ناوەڕاستی تقریبا نێوانی شاری خانێ وەک پیرانشار و شنو و مەهاباد بەڵێ لەوێش دەگەڕێتەوە دەستە ورمیە دە و ناوەڕاستی لە پارێزگای ورمەیە وایە بەڵێ یعنی کە لە حاجە عومەران ڕۆشی لە چێ خانیە لە خانێکی تقریبا 30 کیلۆمتریە دەگەی نەغەدا باشە مامۆستا لێ خەڵک زیاتر بە چیەوە سەرقاڵە کوشت و کاڵکردن چی پیشەیەکەیە کە لێ زۆر وەڵا لەوێ زۆربەی بەسەر ئاژاڵداری و کشت و کاڵ و ئەوانە زۆرن لەوێ بەڵێ ئەرە وەڵا مثلێکمانەیە لەوێ دەچین کار دەکەین لێوە خۆمان چی تیا کردووە وڵای زاربەر ئەو زورە مەسەلەن وەکسی بڵەمەخە هەموو شتێک باقلە و ئەدی کودوو ئەدی بەهاتینزان و کولەکە هەر کردوتە بۆ هەر بۆ خۆمەرەوە ئایلە و خێزانی خۆتیان بتوانی سوودێکیشی لێ ببینی بەخوای زارە سوودم لێ نەبیتەوە بەرەکەتی تێ بکەوی ئینشاڵڵا چون تازە 2 ساڵە بڕەکەم جێلا سەقاند و شتێکی وانی تازە ناتە بەرهەم ئاوکارانم کوپەکانی ناوە بە پێشکەشکەینە مامۆستاش تۆزێ پشوو بە قورچی باباتوانیگە پرسیار شتە بوو لەگەڵ جا مامۆستا لە نەغەدا پێما بە خۆی بەخشڵێکی ژنانە وتراوە ناوەکە لەوە هاتۆ پێما بێ بۆیە ئەم ناوە چەندان ڕیشەیەکی هەیە ناوەکەوکو یەکێ لە ڕیشەکانی گەڕێتەوە بۆی کە خشڵێکی ژنانە بووە جا حەوتکانی لە نەغەدۆ نزیکەوەیە ئاکەتوتە ناو شارێسا تەفەڕۆزگای حەوتکانی شوێنێکی هەفت چێشمێ لەوەیە نوێش خەرەخ شارە ئێستا هەر هەموو یەکە حەوتکانی سوڵتان یاقوبی لێستان یاقوب سوڵتان یاقوب تەفەڕۆزگای زەما زۆر دەسێ شوێنێکی سیاحیە ئەو سێبەر و شتەیە دانیشتنیە بەڵێ سەیرانگایە بەڵێ سەیرانگایە جا ئەو حەوتکانیە بۆ من بیستومە ناوەکەی ئەوترێت لە جاران هەر یەک لەم کانیانە ئاوەکەی تامێکیە بۆ ئێستا نەزان وشکنە بۆ خۆشەڵڵا خۆ نەماوەران سەرچاوەکەی کە لەسەر شاق دەهاتوەدەمی بۆ خۆمە من دەچوم ینی حەوتکانی بمانەیە شوونێک بوو لە شاخەکە بە حەوت جێگەیاندا ئاو دەهات بە سێ جێگەیاندا ئاو دەهات پیان دەکوت حەوتکانی باشە سەرچاوەکەی کە لەوێ بەسرا کانیەکە نەماوەلان هەر شتێکی ئان مەسنوعات لەسەری ئاوێندانەوە دێتە خوارێ ئاوێکی هەیە هەڵوشتیاندانەوە مەسنوعی ئاوەکەدەنا ئاوی خودی شاخەکە نەماوە یعنی تەبیعی و سروشتەکەی نەماوە وەک جاری زوو جاران ئەی بەداخەوە ئەم وشکە ساڵی و وشکەڵانی هەمووی گرتوێتەوە ئەوەشی گرتوێتەوە جا مامۆستا نەغەدە شوێنەکە هەم تورکەکانی ئێرانی لەیە ئازەریەکانی لێیە هەم کوردەکان تێدا نیشتەجێن ساڵە بەیەکەوە ئاشتیانە ئەژین وەکو ئەوەی کە ئێستا لەگەڵ ئازەریەکانە ئێوە لەوێ ئەژین بەیەکەوە ئایا هیچ گرفتێکی دروست نەکردەوەی کە بۆ لە ڕووی هوەریە بتوانن هوەری خۆتان کاری لەسەرکەن لە ڕووی نەریتەوە مەجال هەیە بۆی کە ئێوە لەسەر ئەم بوارە کوردانانە کارەکەی گەرمان هەیە لەگەڵیان زۆر دۆستی بەڕێز بەرەزم هەیە لە خودی ئازارەکان هەرشن و ژنخوازی مثلەن ژن و کسو مەسەلەن ئەو تورکەکان ژنەخوازە کزە خوازە ئەوە دیدەن بێکتر و زەرخزمەتیان نزیکە هەان لەخوا بە زیاد بێ زۆر ئاشتی و هێمن و براتیمان زۆرە لەگەڵیان کورد هەر زۆر ئاشتی خوازە لەگەڵ هەموو کەسەکە هەڵاکە بۆی هەمووی لێمانە حەسێتەوە جەمامۆستا ئێستا لەم کەشەیە ئیشی هوەریکردن چۆنە و چۆنە ئێوە چۆن لەسەر ئیشە هوەریەکانتان کارەکەن شوێنی تایبەتتان هەیە بۆ ڕاهێنان و تەمرینکردن بە خوارێ وەڵڵا هەیە ئەو جورە هەیە من ماوەیە کە تقریبا 5 ساڵە کارەکەم لەگەڵ کرماشان و تاران بوو کە ئەرزم کردی مامەسانە بەز مەهاباتی شێرەکان لەوەی ئیسفادەکەم بەڵێ دەیخوا هەر بمێنێ لە ئیسفادەکەم جێگای بە تایبەتمان هەیە لە ئیستۆدیۆکان لە سنگۆرانەکە دەڵێن و دەنێرێنەوە بۆ کرماشان و بۆ تارانی و بە تێلگرام و بۆ شتە و کارەکان لەسەر خەت ئیزرانەکەن ئینشەڵڵا هەر بمێنن سالا بینەرانمان بڵێ ئەم چاڕوونە چییە ئەم چایانە جای جاین بێگومان ڕوونە ئەمە چای لیمۆیە وەڵاوتم بۆی ئەرکەکەی لەسەر ئەمان کەمتر بێتەوە بۆ یەکسەر پێشکەش لە هەموو لای کردوەوە ئەمە مامۆستا چالیمۆکەی توێ ئەمەش چای نعنایە سا بۆ کاکالانی شوێنە مامۆستا بۆمان باسکە کاڵین لە ڕۆژهەڵات من زۆر جار بە سەحەرەڵم بۆ چاکەتانە منە ڕوونە
خۆتان حەزی پێکەن یاخود بەخوا عزمان لێ زۆی سای پڕەنگ کەم دەخۆینەوە دەڵێن خراپە بۆ مە نازانم لێرەش سای زۆر پڕەنگ دەخۆینەوە زەر دەخۆمەوەرێ وەڵا خۆی هەنێک خواردن هەیە ها تۆزێ چەورە ئەو چه چاکە تۆزێک ڕەش بێ لەسەری تۆخ بێ خۆشترە زیاتر هەست بە تامی چاکاکەی بەڵام لەڕووی تەندروستی قسەکی جەنابەت تەواوە هەرچەند چای یاقوتی پێوترە لە ئێران ئەگەر تۆزێک ئاوە چاکە بەرەو سوور بە و بڕوانە تۆزێک ڕەنگی پڕەنگ بێ ئەڵێن یاقوتیە وایە لەوێش مەسەرەن هەموو هەر بڵێ سازە بخۆنەوە نا وڵای پێشیدا لە ماڵ خۆمان چاپ پڕەنگ نەبێ ناخوات ئەمە چای ئەو گوڵەکەیە کامێ ئەمەش چای ئاساییە بێکمان ئەمە نعنایە هەستەکە من داوای نعنام کردکاتە گوێر لێنەوە بەڵام شانسی من باش بوو لەخوا بەزیە بە دەست و خۆش بەسەر کۆی زۆر سپاس مامۆستا نەختێک باسی ئەو گروپانە بکەین ئەو گروپە میوزیکانەی لەوێن بەڕێستان تەمەند درێژ بن ئەزمونێکتان هەیە لە نەغەدا یاخود لەو شارانەی کەلاتان و نزیکن بە پێویست گروپی باش هەیە و چالاکی بکەن و لە بۆنەکانە بەشدار بن هەیە زۆرن لەوێ مامۆستاجیان لەوێ خۆ زۆر لەباری ماڵی و زۆر تەمینینە مەسەلەن پێکەوە بوون مەسەڵەن گروی شەبنەمان هەبوو لە نەغەدا کاریان نەکەی کاریان زۆر جوان بوو کورد بوون بەڵێ وەلی لەبارەوە کە هەرێکی بە شتێکەوە سەرقاڵن لێک جودا بوونەتەوە ئەو جوورێ ئەو شتەدەنا دەگەڵەوانش من کارم کردووە بە پێی پێویستە چاکە بۆ منە بەرهەمێکی جوانت هەبێت بتوێت تۆماریکەی ستۆدیۆی باش هەیە لەوێت تۆماریکانە بێ بچیتە شارە گەورەکانە و بۆ بەختە لەوێ ئیستۆدیۆی والێنێ زمانی کە مەدەمان کۆتەر شتێکی سادە بوو ئیسرۆکان هەیان بوو زەبتیان دەکرد پیادە دەکرا باشم زۆر جارێ ماڵین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ئەو بەرهەمانەی کاچێتە ناو دڵی خەڵکەوە کاگالان لەوانێ بزانێ ماڵێ بچی یەکێک لە گۆرانەکانی تۆ زۆر جار لەسەر زاری زۆر خەڵکە ئەیڵێنەوە خۆیان کاگالان جا ئێمە و بینەرانیش ئەمانوێت لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ لە کورسات و جایەکترم گۆرانیە بە دەنگی خۆی مامۆسا پێشکەشی بینەرانیکەین ئامادەیە گۆرانیە باشە فەرم کەمە گۆرانی گۆرانیەکی هەیە کاکەوان نابێ کاکەوان نابێت ئەوە گۆرانیشی کاک محەممەدی مام لێە بەێ خۆ من لەوێ کە تۆمارمان کرد بەڵا تکێ شەر بۆ سەر ئینستای زۆر زمان زۆر جوانی تەویل کارەکە زۆر جوان بوو ئەتوانی جۆمان لێبێ مامۆستا دەڵێن تکێشێک بەردەوام ئەوە نەی ئامادە بێت بەڵام ئەگەر یارمەتیمان بن کاکەمیر لە دەنج خمنێ بتۆ ناتوانم یەک دۆست کاکەمیر دەنگی ئێرەی بۆ زیاتر لە خۆیشم بەخوا نازانم چم کە دەمان گلەی مێ لە خۆم دەنگەکەم دەنگم نییە من ناتوانم سبڵم ئێستا با بزانین بەشت کاکەمیر گیان یارمەتیمان بە فەرموو مامۆستا گیان
دەستیۆش خۆش بێ فەرموو ئەگەر ئەو مایکە هاوڕێیان دەنگی بەنێ بەوەی کە بەوە قسە بکەی فەرمۆ مامۆستا شتێکی حرس کرد وتی لە ئێرانێ ئیستیدیۆ شتیوە داوای ئیستیدیۆ کردووە بەڵێ بەڵێ ئیستیدیۆی لێە سەید ئەحمەدی حاجەتمەندە ئیستیدیۆیەکی زۆر قەوی و زۆر کارێکی جوان دەکات بەڵێ یعنی زۆر بەرنامەکانی دەبینم لەسەر NRT لەسەر کورسات کە کارەکانی وین لە شارێکی ڕۆژهەڵاتە وڵا لە پیران شارە لە پیران شار وەری ئێستا لەبەرەوەی کە کارکەمە کاری کەمە لە پیران شارە چۆتە ڕەزایە ورمیە ورمێ خلاصە مامۆستا شاد لەو بابەتی ئەوەیەوە زۆر نا من لە ناغەدە فەرمووتان دەنا من هەر کارەکانی من دوسێ کاری مەرف کاگە سید ئەحمەد حازەتمەند کردووە من دەستخۆشی پێ دەڵم لێرەڕا وەلیان گوتان لە ناغەدە نەبوو ئەو لە پیران شارە ئەڵین فێڵێن کارەکەی لە ئورمەیە لێوە کار دەکات دۆستی بەڕێزی منە زۆرشم خۆش دەوێت لە تاران و لە شارەکانی دیکەەوە زۆر کە دەچنەوە کنوی تاران و مامۆستاش باسی کەوتی هەنێ لە کارەکانی ناچارە نێرێت کرماشان وایە زووتر کارەکانی هونەرمەندە گەورەکان دەچنەوە کنوی ئەوەندە ئاگادارم مامۆستا ئیستیدیۆ بە شتێکی دیکە حاڵی بوو مامۆستا لەمە بەدوای ئیشەڵڵا ئەوە بازاڕی نەوە کاتە مەجاڵێکی باشە لەگەڵ بەڕێزیش بکەیت کۆمەڵە ستۆدیۆ هەیە ینی ئێمە ئێستا بۆ نمونە کاگالان نەزانێ ینی لەوانەیە هونەرمەندەکانمان لە باشوور لە سلەیمانی لە هەولێر لە هەر شوێنێکی کە بن ئەو ساگەر بیان ویستایە گۆرانیەکی کوالیتێکی باش و موزیکی باشەوە بچوونایە بە وڵاتێکی کە یان لە شوێنێکی ئێستا بە خۆشحاڵی بینی لە سلەیمانی چەندین ستۆدیۆی زۆر هەیە بەڵام من بەگشتی باسم کرد کە لە نەغەدە بوو لە نەغەدا ئەو شتێ نییە لە نەغەدە نەبوو بەڵێ نا دەستخۆشی لا هەموو کەسێکین کاوکارە بێت ستۆدیۆ دانێوانە دانەیە کەمە ببەر ددانە مامۆستا بۆی کە هونەرمەندەکانی ئێمە کاری لەسەر بکرێ گۆرانێک بە ناوی کۆز یەکیش بە ناوی دایکە لە کرماشانیە پیادەکە موسیقیوەلی ئیستودیۆەکە کە سید ئەحمەد حازەتمەند بوو من کارەکانی بۆ من کرد کە ڕزای چم ورمە کارەکانی کۆسی شەکل تاران کردی موسیقی دەنگەکە کاک سید ئەحمەد حازەتمەند بوو منی دەیەخوا هەر بمێنێت بۆ ئەو هەوڵە جوانەی هەموو ئەو کەسانە سەرکەوتوو بن کە لە کوردستان لە هەر شوێنێکی کوردستان خزمەتەکەن بەوەی کە کورد بتوانێت لەسەر کەلتوری خۆی هوەری خۆی شوناسی خۆی کار بکاتە چی لە هوەر جوانتر هوەر زمانەیە کە وەرگێڕانی ناوێت ئێمە جارێکی تر سپاسەکەین زۆر بەخێر بێ بۆ سلێمانی و بۆ کورساتیش زۆر بەخێر بێن دەستخۆشیتان لێکەین سپاس بۆی کەم ڕۆژ چەند بەرهەمێکی جوانتان پێشکەشکردن ئەگەر کۆتا پەیامی خۆشتێکت ماوە پێمان بڵیت ئێمە سپاس دەکەین کەم ڕۆ ئامادە بوویت سپاسی بێپیان لە کاناڵی کورسات دەکەم کەمێ بەسەر کردەوە مێ بانگەشتن کرد مەمنونم سپاسی بەرەوبەرانی بەرنامە هەموو ئەنەی لە پشت کامێران هەموو زەمەتیان بۆی من کێشە زۆر سپاس تەکتەشی ئێوە سارخانم جەنابەت هەموو لایەک وەلی بمان بووری بە کەم و کوڕێەوە کە چەند زۆر دەستە خۆش بێت دەستی ئێوەش خۆش بێت سپاس بۆ ئامادەبوونتان ئێمە خۆشحاڵین هەمیشە کورسات بتومانە
ماڵی هەمووانە و دروشمەمان هەیە لە هەر پارچێکی کوردستان بیت و لە هەر چەندێک دووربی لێمانەوە دوجار ئێرە شوێنێکە کە هەمومان بێکۆکۆ کاتان ئێمە غەریب نازای ماڵی ماڵی خۆتان بێکم خێر هەر بمێنمەوە سپاس بۆ ئێوەش.